خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تەور گفتوگۆی ئەمڕۆژمان پەیوەستە بە بەرز و نزمی درا و زێڕ و زی و کە ئێستا لە نێو بازاڕەکانە ڕۆژانە گۆڕانکاری زۆری بەسەرایەت و ئێمەش لەم نێوەندەیە وەکو هاوڵاتیان سەر لێ شێوەیەکمان لا دروست بووە زۆر جار پرسیارمان لا دروستە بێ ئایا ئەوەی کە هەمانە وەکو پاشەکەوت بین بە ئاڵتون یا خۆر بە دینار بمێنێتەوە ئەی دینارەکە بکەین بە دۆلار ئەی دۆلارەکەمانەی بیکەین بە دینار سێرەکەی ئەم گۆڕانکاریە زۆرە وای لە هاوڵاتیان کردووە گفتوگۆی زیاتر و مشتمڕی زیاتر بە دوای خۆی هێنا سەرکۆ ئێستا بەتایبەت پرسیاری خاتونەکانەوەی زێر بکڕم هەیەت یاڵێ بیفرۆشم ینی ئەمە واکات نازانی تۆ بڕیارێکی دروست بیت و ئەم بارودۆخێکی ئێستاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات بە تایبەتی ئەو جنگانەی کە هەیە بۆ جیهانیش هەیە ئەمانش بێکمان لەوانەیە کاریگەری تەواو بەجێ پێهێڵێ لەسەر بەرز و نسمی درا و زێرزی و بۆیە ئەمانە پێویستە بە شێوازی لە شێوازەکان ئێمە وکو هاوڵاتیان هۆشیاریمان هەبێ لەسەری کە چۆن مامەڵە بە پاشەکەوتمانە بکەین یاخود ئەو پارەی کە هەمانە و ئاڵتونەی کە هەمانە ئایا وەکو خۆی بیاڵینەوە یاخود لە ئێستا پێویستە نرخی بەرزە بیفرۆشین بۆ گفتووەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالد حەیدەرمان کردووە وەکو پسپۆڕی ئابووری کە بەڕێزیان ئێستا لە لایمە میوانە دکتۆر جیان سڵاو لێ سپاس بۆ دکتۆر لە ڕووی ئابووریەوە ئێستا وەکو هاوڵاتیان سەر لێشاوێکمان لا دروست بووە ئەوش ئەوەیە کە نازانین دینارە بیکەین بە دۆلار دۆلارە بیکەین بە دینار یاخود وامان لیا تو ئێستا لە ڕووی شتومەکیشەوە ناتوانانی شتومەکێکی زۆر بکڕیت ئەڵێ لەوانەیە ئەمە یاک زۆر کەسێت چەشتیکی زۆرەکرا لە بنەوە گرانی دڕوبە پێش ڕەمەزان بەڵێ ئەم گۆڕانی دراوانە تا چەند کاریگەری بەچێڵە لەسەر ئابووری تاکو و ئابووری گشتیش زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندی میهرەبان خۆی ئەوەی ئەگوزەرەی ئێستا فعلەن لە عێراق تەبعاً تا ڕادەیەکی زۆر جیاوازی هەیە لەوەی کە ئێمە بەراوردی بکەینەوە بە جیهان بەگشتی لە عێراق بابەتی سیاسیەکە کاریگەریکی زۆری هەیە کۆمەڵێک خەڵک هەن سوودمەندن لەوەی کە هەمیشە فەرق و جیاوازی هەبێ لە نێوان دۆلاری ڕسمی ئەوەی کە ئەفرۆشرێت بە 1320 لەگەڵ ئەو دۆلارێک کە لە بازارەکان ئەفرۆشرێت کە یعنی گەشتە 159,000 دۆلارەکە هەر نمونەیەکی ئاساییەنەوە بۆ جەنابتەن بۆ ئەوی بزان جەنابتەن دۆخەکە لە چ کارە ساتێکە ئەڵێ ئەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە لەوەی کە ناهێڵە نرخی بازارەکە نزیک ببێتەوە لە نرخی ڕسمیەکە لە ماوەی 23 ساڵی ڕابردوو با بڵێن 20 ساڵ 21 ساڵ تقریبان لە 2003 تا 23 تقریبا 20-21 ساڵ بە بەراوردکردن بە ساڵی 24 ئەڵێ ساڵی 24 ئەو بڕەپارەی کە دەستیان کەوتووە لەو جیاوازیە بوونی جیاوازەکە زیاتر بووە لە 20 ساڵی ڕابردوو بۆیە ئەو هێزی کە هەیە ئێستا یعنی خۆشحاڵە بێ بەوەی کە هەمیشەوە نرخی دۆلار بفڕێ یەکێک لە برادران لە بازاری دۆلاری خۆمان لە سلێمانی وتی بە تیلیفۆنێکی بەمەبەست کراوە وتراوە لە تیلیفۆنەکە شەوتیانە سبینێ 100 دەفتەرم بۆ حاضر بکەم پێویستیم بە 100 دەفتەرە ئەو 100 دەفتەر دۆلارە وای کردووە کە نرخی دۆلار بگۆڕێ بۆ ڕۆژی دووەم یعنی مەبەست لێرە خەڵک هەیە مستەفیدن سوودمەندن لەو فەرق و جیاوازیە بۆیە دۆخی ئابووری عێراق تا ڕادەیەک فەرقیە لەگەڵ دۆخی ئەگەر باسی دۆلار بکەین بەگشتی یعنی ئێستا پێشەوەی بگەمە خزمەتی جەنابتان لە هینەکە لە بەرنامەکە ئەوەی کە بینیم باس لەوە کرێ کە سەرۆکی یەدەگی فیدرالی ئەمریکی کە لە مانگی 5 ئەگۆڕێ بە کەسێکی تازە ترامپ کەسێکی داناوە تا ڕادەیەکی زۆر ئەڵێن توندە لە ئیجراعاتی خۆی لە سیاسەی نەقدی والیەکە کە تا ڕادەیەک دۆلار خۆی کۆ بکاتەوە با بڵێن بەهێز ببێت باوراوردکردن بە زێر ئەمە والیەکە خەڵک بەتابەت ئەو کەسانێک کە لە بواری زێر و دۆلار و بابەتانە خساسیانە و ئیشەکەن و بازرگانەکان و سەرمایەداران زیاتر هەوڵ بدەن بۆەوەی کە پەناگەی دۆلار پەنابەرن بۆ ئەوە معنای ئەوەیە لە ئێستاوە ئیتر دەست ئەکرێ بەوەی کە کەم وردە واز بێنن لە زێر لەبەر ئەوەی خودی ئەو کەسانە ئەڵێن ئیتر زێر گەشتووەتە ئاسێکی پەیوانەیی ئیتر دوای ئەوە وردە دا ئەبەزێ نرخەکە دا ئەبەزن ینی ئەڵێن زیادبوونەکە وای لێ هاتووە ینی چۆن ئەڵێن وەکو چەماوەیەکی نەبووە وردە زیاد بکە گەشتووەتە ئاسێکە ستونی بێ عمودی بێ بەو شێوازە زیادی کردووە مەبەسم چێ لێرە مەبەسم ئەوەیە کە بەم شێوازە پێشبینی ئەکرێت ئیتر لێرە تەمانی 5 زێر
بەو شێوازە نرخەکەی زیاد نەکات لەوانەیە داش بەزێ زیاتر کاریگەری چیە جەنابتان فەرمووتان لەسەر ئاستی ژیانی خەڵک ئەوەیە کە ئێمە جەنابتان ئەزانن بازارەکەمان بەستراوە بە چی بەستراوە بە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی و زۆرینەی بابەتەکانمان لە دەرەوە هاورداکرێ معنەیەوەی کە ئێمە پێویستیمان بە دۆلارە هەمیشە ئەگەر ڕێژەکەش دیاری بکەین لە 170 بۆ 75 ئێمە بابەتەکانمان لە دەرەوە هاورداکرێ بە تایبەت لە ئێران بە دەرەجە یەک ئەنجا تورکیا معنەیەوەی طبعا ئێرانش قبول ناکات کە ئێمە بە دراوی خۆیان تەعاملیان لەگەڵا بکەین بە دۆلارەوە تەعاملەکەن جگە لە ئەو دۆلارێک کە دزەی پێ ئەکرێ بۆ ئێران بنمونە لەبەرەوەی فەرق و جیاوازی نرخەکەیە معنەیەوەیە کە ئێمە لە 175 ئەگەر هین بکەین ئێمە ژیانمان ئابووریمان بەسراوە بە دۆلار بۆیە $1 زیاد بکات و کەم بکات 175 ژیانمان ئەگۆڕێ بەو گۆڕانکاریەکە لە دۆرە بێ بۆیە لە دۆلارە بێ بۆیە پرسیارەکەی جەنابتان تا چ ڕادەیەک کاریگەری هەیە بەڵێ کاریگەری زۆری هەیە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە لە عێراق ئەگوزارەیە لەبەر ئەوەی پشتبەستن بە توانە و ئیمکانیەتی ناوخۆ بۆ پڕکردنەوەی پێداوسیەکانیان لە چاوی کوردستانی خۆمان کەمترە یعنی ئەوەی خۆمان کەمترە لەوەی ئەوان ئێمە زیاتر لە هەندێک لە بواری کشتتوکاڵی بەرەمی کشتتوکاڵی زیاتر پشتە بەسیر بە ئیمکانیت و توانای خۆمان زیاتر لەوەی لە عێراقی بۆیە کەمتر لە ئەوان پێویستیمان بە دۆلارە بەڵام بپرسی جەنابەت پێویستیمان بە دۆلارە بەڵێ ئێمەش پێویستیمان بە دۆلار و زۆریش زۆر باشە دکتۆر وەکو نرخی زێر کە بەڕێزت باست کردوتە هەندێک گۆڕانکاری جیهانی بەتابەت لە ئەمریکا و عدوایە کە ڕووبدات هەر ئەمانە وای کرد بۆ نمونە ئێستا نرخی زێردا بەزێت و ئایا بۆ نمونە ئەوەی کە نرخی زێردا ئابەزێت و ئەکات ترکەسانەکە لەم فترە بەردەوام لە زێڕکردن بوونیان بە نیازن هەمیسان بیکڕن ئیتر گۆڕانکاریە بە پلانەکانیانە بهێنن بەڵێ ئەوانەی لە ئاستی جیهانین ئەڵێن ئەو کەسانی کە لە بوارەکە ئیشەکەن پسپۆران بازرگانەکان و بەرهێنەران ئەگەڕان بە دوای بیانوو بۆ ئەوەی وردە نرخی زێڕەکە کەم ببێت لەبەرەوە ئەیانزانی کەمە بێ بەڵام بیانۆکەیان ئەوە بوو کە سەرۆکی یەدەگی فیدرالی بانقی ناوەندی ئەمریکی ئەگۆڕە لە مانگی 5 و عەرزی جەنابتانم کرد ئەویش ناسراوە بە گشتی لە ئەمریکا و لەلایەنی تۆن هین با بڵێن ترامپ دەستنیشان کراوە بۆ ئەوەی ببێتە جێگیری ئەو کەسەنیانی دوای مانگی 5 ئەو ئەبێتە سەرۆک بۆیە لێرە دیارە با بڵێن ئەمریکا خۆی ئەیەوێ و بە تایبەت سەرۆکی ئەمریکا ترامپ دۆنالد ترامپ ئەیەوێ ئەو ببێت و بۆ تاڕادەیەکی زۆر ئەیەوێ هێزی دۆلار بۆ بگەڕێتەوە ئەمە چۆن ئاڵێن وەکو ئاستی جیهانیە بەڵام لای خۆمان وەکو عەرزی بەڕێستانم کرد ئێمە کۆمەڵێکی هێز هەیە کۆمەڵێک گۆڕانکاری جیۆسیاسی هەیە کە لە ناوچەکە کاریگەریکی ڕاستە و خۆی ئەبێت لەسەر چی لەسەر ئاستی دۆلار بەرامبەر بە دیناریەکی لە بابەتەکان بەڕێز ڕاوشکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق باس لەوەکە ئەڵێ ئێمە بازارێک من هەیە بەناوی بازاری دۆلار بەڵام خۆی حقیقەتەن ئەگەر بگەڕن بدوای ڕاستی بابەتەکە خۆی بازاری ناوی ئەبێ ناوی بینێن بازاری زانیاری بۆ لەبەرەوەی معلوماتێکی وەرگرت کە ئەڵێ دۆلار دائەبەزێ هۆکارەکەی وایە ئۆتۆماتیکەن دۆلار دائەبەزێ یاخود ئەگەر دۆلار زیادی کرد خەبەر و هەواڵێکی وا گەشت کە نرخی دۆلار نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار زیادی کرد یاخود کەمی کرد ئۆتۆماتیکیان کاردانەوەی ئەبێت و ڕنگدانەوەی ئەبێ لە چی لایینەکەی لە خودی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەڵام بۆیە چاوەڕێک لە بمبورە قسەکەتە بڵێن بەبەی پێشبینیەکانی ئێوە خوێندنەوەتان بۆ ئەم بارودۆخە دۆلار جارێک لەم نرخە لای خۆمان بەپێی ئەوەی ئەگوزارێ بمێنێتەوە بەرزەبێت یانگر لەسەر وتەکانی ترامپ ئەبێن یعنی وەکو عەرزی جەنابتانم کردیانی ئەمڕۆ لە تویتێک بینیم کە باس لەوە ئەکرێت کە ساڤایە ئیتر نازانم تا چ ڕادێک ئەمە ڕاستە یان نە 350 میلیۆن دۆلاری وەرگرتو ئەمە قسەی سیاسیەکانە بۆ ئەوەی مەرگ ساڤایە ئەوەی کە نێردەری هینی ترامپە بۆ عێراق بۆ ئیش و کاروباری عێراق و ڕێککەوتن لەگەڵ سیاسەتمەدارانی عێراقە باستەوە ئەکرێت کە ئەو بڕەپارە وەرگیراوە بۆ ئەوەی ئەو تویتە بکرێت لە لاینی ترامپەوە تا چ ڕادەیەک ڕاستە یان نە کە ئەوان بە دەستنیشانکردنی بە نمونە نوری مالکی بۆ ببێتە سەرۆکوەزیرانی عێراق ڕازی نین ئایا ئەمە ڕاستەیان ڕاست نییان کەس نازانێت لەبەرەوە جەنابتان ئەزان میدیاکان هەموو قسە و هەموو باسی کتیا ئەکرێت بەڵام مەبەسم چییە مەبەسم ئەوەیە لێرە ئەم بابەتە خودی ئەم بابەتە بۆەوەی کە بابەتی باس لە بابەتی گەندەڵی بکرێت کە لە بوارەکە هەیە و ئەمەش کاریگەری ئەرێنی یاخود نەرێنی ئەبێ لەسەر دۆلار و دیرار بەم شێوازەوە لێ طبعاً
کە دۆخی سیاسیەکە تێکچوو معنای ئەوەیە خەڵک وا تێگا دۆلار بە ئاسایی ناگاتە عێراق لەبەرەوەی جنابتان ئەزان ئیمە دۆلارەکانمان لە ئەمریکاوە بۆمان دێت کە دۆخە سیاسیەکە تێکچوو واتە دۆلار بە ئاسایی ناگاتە عێراق و هەرمی کوردستان معنای ئەوەیە خستنە ڕووی دۆلار کەمە بێ نرخی دۆلار زیادەکە بۆیە ئەم بابەتانە لە عێراق ئەگەر بفەرمووی جەنابەت یاخود بزانی بەڕێزێت دۆخی دۆلار چییە بێ بەرامبەر بە دینار هەمووی بەستراوە بە دۆخی سیاسی بەڵام بەگشتی ئەوەی کە ئەگوزەرەی ئێستا ئەگەر با بڵین هیچ گۆڕانکاریک نەبێت و نەبێت وەزعەکە ئاساییە هەر دۆلارەکە تقریبا لە بینی 140 تۆزێک کەمتر تۆزێک زیاتر یاریەکە وەکو جاران دکتۆر ئێسا وەکو هاوڵاتی ئاسایی چی بکەین ینی پرسیارەکە لێرەیە ینی پارەی پێ نییە بۆ ئەگەر شتێکیشی پاشەکە کردێ بەخوا بیان بە مەعاشەکەیەتی یان لە دەستی خۆی گرتوێتەوە بۆ پێداویستیەک دایناوە بۆ نەخۆشیەک دایناوە بەڵام ئێسا ئەڵێ ئەم پارەی لەوانەیە بەهای نەمێنێت دینارەکە بەرامبەر دۆلارەکە دینار بکەن بە دۆلار یاخود دۆلاریان هەیە بیکەن بە دینار یاخود هەرەوەی کە هاتە خۆت ڕۆژانەی خۆتی پێبڕێکە و کەسێکی من وەکو خۆم شخصیان وا ینی پێشنیارەکەم بۆ ئەو بەڕێزانە کە پارەیان پێەیە من خۆم وەکو خۆم شخصیان ئەگەر پارەم پێ بێ واکەم بەڕاستی بەشێکی زۆری طبعا جگە لە بەشاوی کە تایبەتە بە تعاملاتی ڕۆژانەوە بە عێراقی هێڵمەوە بۆ ماوەی هەفتەیەک دەڕۆ زیاتر کەمتر ئەگەر جگەلەوە پارەمایەوە بنمونە ئەیدەم بە زێر زیاتر لەوەی کە بیدەم بە دۆلار لەبەرەوەی دۆلار لە قسە و لە هەواڵ ئەگۆڕێ ینی با نمرە و دوو نمرە و سێ نمرە وەکو ئەوەی کە لە بازارەکە باس ئەکرێت ئەگۆڕێ بەڵام زێر جگە لەوەی کە هەواڵ و خەبەری سیاسی ئەو شتانە کاریگەری هەیە لەسەری بەڵام بەقەدەر هین نییە بەقەدەر دۆلار نییە بۆ لەبەرەوەی زێر بەهاکەی خۆی جگە لە نرخەکەی لەبەر فەرق و جیاوازیە لە نێوان نرخ و بەها خودی بەهاکە لە کانزاکەیە کە تێچوو هەیە بۆ دەرهێنانی بۆ با بڵین بەرمهێنانی بۆ شێوەیە کە بنمونە وەکو لێرە بێ وەکو سەبیکە بێ وەکو ئەوەی کە لە بازارەکان ئەفرۆشتێت بۆ جوانکاری ئەوانە هەموو نرخی خۆی هەیە و بەهای خۆی هەیە بۆیە لێرە من لەگەڵ ئەوەم کە ئەو کەسانی کە ئەیانەوێ پارەکە با بڵێن ئەو بڕەپاری کە پێیانە لە دەستی نەدەن وەکو بەهاکە تەسەورەکەم نزیکتر بێ باشتر بێ بۆی کە زەرەر و زیانێکی کەمتر بێ زێر باشترە بە پێی دۆخی ئێستا بەڵام دوای مانگی 5 ئەو با بڵێن ئەو کەسێک کە دیاری کراوە لە لایەنی دۆناڵد ترامپ بنمونە ببێتە سەرۆکی یەدەگی فدراڵی دوای ئەوە چی ئەکا دوای مانگی 5 هەموو جیهان سەیری ئەمریکاکەن بزان چی ئەگوزارەوە دکتۆر بەپێی بۆ چوونی زۆربەی ئابووری ناسان ئەڵێ ئەو بڕەپارەی کە هەتا با نیوەی دۆلار بێ و نیوەی دینار بێ بۆی لە هەردوو لایەکە گەر ڕوبەرەکەت لە دوو سەبەتە بێ نەک لە دوو سەبەتەیە بێ بۆی لە هەر لایەن یەکجیان و بەرز و نزمی بەخۆی بینیەوە تۆ کەمترین زەرەر بکەیت بۆ چوونی تۆ چێ من وەکو عەرزی جەنابتانم کرد من تەسەوری ئەوە کەم پارەکە بکرێتە سێ بەشەوە بەشی ڕۆژانەمان چەند ڕۆژێک بەشە زۆرەکەی لەوەی کە ئەمێنە گریمان 1 ملیۆن دینارە 1 ملیۆن دینارەکە 250,000 بنمونە بۆ مەصرفی چەند ڕۆژێک دابنرێت هەفتەیەک زیاتر کەمتر بە پێی خەرجاتی ئەو کەسە یاخود ئەو خێزانە ئەو 750 ئەمێنێ 500 بدرێ بە عینی زێر و 250 تری بکرێ بە دۆلار بە بۆچوونی من وا باشترە لەبەرەوەی وەکو عەرزی جەنابتانم کرد زێر زەرەر و زیانەکەی بە پێی ئەوەی ئەبینرێت کەمترە لەوەی کە لە هین هەیە لە دۆلار ڕوادات دۆلار خەڵکیکی زیاتر تعاملی پێەکە تعاملی ڕۆژانە هەیە لە دۆلار بەڵام زێر وانە زێر خەڵکیکی تایبەت ئەی کڕێ مەبەستەکە زیاتر جوانکاریە خانمە ئازیزەکانمان بنمونە زیاتر مەبەستیان جوانکاریەکەیە زیاتر لەوەی کە تعاملاتی بازرگانی پێ بکرێت ئێستا ڕوویدا خەڵک حەزەکە زێر بکڕێت بۆ تۆزێک لای بمێنێتەوە ماوەیەکی تر بیفرۆشێت و واوە پارێکی زیاتری دەست بکەوە ئێستا وای لێ هات ئەگینە بەگشتی ئەوەی کە ئەگوزەرە لە هەرێمی کوردستان لە عێراق زیاتر ئەوەیە کە تعاملاتی زێر وەکو پەناگەیەک بەکار نەهێنراوە زۆر بەراوردکردن بەوەی کە وەکو جوانکاری بەکارەهێنرێت کاتە جەناب تەنانەت لە ئێستاشە لەگەڵ فرۆشتنەکەیانیت بە هیچ شێوەیەک من لەگەڵەوەی نیم کە زێر بفرۆشترێت یعنی دوورە لە مەترسیەکان ئەگەر بەراورد بکرێتەوە بە دۆلار بەراورد بکرێتەوە بە زەوی کە ئێستا زەوی جەنابتان ئەزان بازاری عقارات زۆر لە ئەستێکی نزمدایە و بوارەکانی تریش بۆیە تەسەورەکەم طبعا جەنابتان ئەزانن لەگەڵ
زێڕش ئێستا زی و هاتووەتە ناو بازار و باس و خواسوینی لەسەر ئەکرێت بەڵام من تەسەورەکەم ئەمە وەکو پەراوێزە هامیشیە وەکو زێر بەقووەت و بەهێز نییە وایە دکتۆر ئێستا لە پاڵ ئەمەیە کاتەوتت مڵکیش لە ئێستاە بۆ ئەوە نابێت کە تۆوە بەرهێنانی تیا بکەی پاشەی ئەگەر پارەی زیادە هەیە با بیکڕێ ئینسان زەرەری تیان نییە تەسەور ناکەم لەمە زیاتر دابەزێ زەوی زۆر باشە یەک خاڵی تر ئێستا هەندێک لە هاوڵاتیان ڕویان کردوتە ئەم دراوە ئەلکترۆنیان دکتۆر بە ساعت بە دیاریۆ دانیشن ئەم بازاڕانە خەریکی ئەم بابەتەن لە ماچی لەگەڵ ئەمە هەیە بۆ نمونە دراوی ئلکترۆنیش طبعاً قازانجی چاکی تایە بەڵام بۆ ئەو کەسانەی کە پسپۆرن لە بوارەکە گەنجی خۆمان ئەوەی کە بیستومە زەرر و زیانێکی زۆر گەوریان کردو بە ملیۆنا دینار زەرر کراوە بۆیە من وەکو خۆم شخصیان حتى بكركانش ألم كلام الله وبنمونا أول ما شاء الله شعر زي زور يعني إلى كمبيوتر وإنترنت وبابتنا زور ألم بيج شويك نزيكي أم بابتنا مبنى ولا بلوي ما بازار كمان خدي بازار كمان نا آرام أنا جيجيرة لو بابتنا كهني جيهانين زيرو دولار بنمونا زيو بنمونا كإسهات وتبيشوا أمانا كسري ليدرنا كبعاسي إلا وكسانيك لناو هاو کێشەکەن و کۆمەڵێک خەڵکەیە یاریزانی چاکن لە بوارەکە یەکی وەکو عەرزی جەنابتانم کردنیانی بە تویتێکی تایبەت قسەیەک بکرێت نرخی دۆلار ئەگۆڕێ نرخی زەهنی زێر ئەگۆڕێ بۆیە تا چەندێک بتوانێت ئینسان دوور بێ لەو دراوە ئەلکترۆنیە بە بۆچوونی من ببووە باشترە بەلاینی کەمەوە لە زەرەر و زیان دوورە ئەگەر بێوێ قازانجی زیاتر بکات چەند خوتورە و مەترسی بابەتەکە زیاتر بوو چەند ئەوەندە بە تاکید قازانجەکە زیاتر ئەبێ لەبەرەوەم هاوکێشێکی ئاساییە بەڵام تا چ ڕادێک ئەو کەسانە شارەزاییان هەیە بەس تەنها لەبەر ئەوەی ئەبینن کەسانێک لە خزم و قەوم و کەس و کار بنمونە قازانجی کردووە ئەمانش حەزەکەن وەک ئەوان قازانجیان دەست بکەوێ من وەکو خۆم بە خەتەرێکی زۆر گەورە ئیزانم اینجا لەسەر بابەتی عقارەت شتەکەش کە عەرزی جەنابتانم کرد من وتم زەوی ئەگینە شقە و خان و شتیوە نرخەکانیان ئەگۆڕێ بەڵام من وەکو خۆم شخصیان ئەبینم کە ئێستا زەوی لەم ئاستە زیاتر دانابەزێ لەم ئاستە زیاتر دانابەزێ بەڵام شقە یاخۆت خان و ئەو بابەتانی تر نەخێر ئەگەری ئەوەیە کە زیاتریش دابەزێ بۆ لەبەرەوەی هەمیشە ڕۆژانە چیمان هەیە ڕۆژانە دروستکردنی پرۆژەیەکمان هەیە خانوەکە یەکەکان زیادەکەن و ئەمەشوالیەکە لەگەڵ یاسای خستنە ڕوو لە ئابووری ئەڵێ چەند خستنە ڕووی بابەتێک زیاد بکە نرخەکەی دابەزێ ئەو ڕکابەری ئەو منافسەیە دروستە بێ بۆ یەکەکان بفرۆشترێن زووتر پارەیان دەست بکەوێ خاوەن پرۆژەکە چیەکە نرخەکەی کەمەکاتەوە باشە وەکو دوایین پرسیاری من ئەگەر لەوانێ نەیبین بەلایەنە سیاسیەکە بەڵام خەڵک دایما پرسیارەکە ئەو بۆ چوونانەی لە میدیاکانە هەیە لە میدیا جیهانیەکانە هێرشکردنی سەر وڵاتی ئەمریکا بۆ سەر وڵاتی ئێران کاریگەری ئابووری بەچێ هێڵە لەسەر ژیانی ڕۆژانەی ئەمە ئەرزی جەنابتانم کرد لەبەرەوەی ئابووریەکەمان کراوەیە و بە تایبەت لەگەڵ ئێرانەوەی کە جەنابتان باستان کرد بۆیە تەسەورەکەم بڵێ هەمیشە هەر کاردانەوەیەک بنمونە ببێت لە بینی ئەمریکاوە ئێران و ئیسرائیل و ناوچەکە بەگشتی بڵێ کاریگەری بە لەسەر وڵاتەکەمان بۆ لەبەرەوەی ئێمە هاوردەکاری کەی توانیمان تەماتە و خەیار و پەتاتە و بابەتەکانی تر لە عێراق بەگشتی ئەگەن لای خۆمان خوا بەزیاد بێ لە هەندێک بوارانە گەشتنەتە ئاسی خۆشیێنیەوە شتێکی زۆر باشە و دڵخۆشکەرە بەڕاستی بەڵام بەگشتی لەبەر ئەوەی ئێمە زۆرینەی بابەتەکانمان عێراق هاوردە ئەکە لە دەرەوە و ئەوەش کاریگەریە لەسەر نرخی دۆلار و دینار لەناو عێراق و ئەوەش ڕنگدانەوەی ئەبێ لە بازارەکانی خۆمان بڵێ کاردانەوەی ئەبێ دەستەکانە خۆش بێت و سپاس بۆ تۆ سپاس بۆ بۆچوونەکان دەست